ئیمامی حوسەینی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێ کاتێک کە ویستیان بیکوژن و شەهیدی کەن بە پیاوێکی وت تینومە ئاوم بۆ بێنە، چونکە حەسر کرابوو لەگەڵ عایلەکەی و خانەوادەکە بە ڕێزەکەیدا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئیمامی حوسەین داوای ئاوی لە پیاوێ کرد، وتی تینومە ئاوم بەرێ، پیاوەکەیش تیرێکی نا بە ئیمام حوسەینەوە ڕەزای خوای لێبێت، وای لێکرد نە بە هیچ جۆرە ڕێگای نەدا لەو شوێنە ئاو بخواتەوە. ئیمامی حوسەین ڕەزای خوای لێبێ بەهۆی ئەو تیرەوە ئیتر نەیتوانی ئاو بخوات، فەرمووی خوایە گیان ئەم کەسە تینوو بکەی، خوایە تینووی بکەی چونکە نەهێڵا من ئاو بخۆم، خوایە تینووی بکەی. بەڵێ کاتێک کە کاتی سەرەمەرگی هاتم پیاوە، دوای چەند ساڵێک خوا تۆڵەی لەکردەوە، دوعاکەی ئیمامی حوسەین قبول بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە کاتی سەرەمەرگە هاوارێ کرد تینومە خنکام خنکام، تینوێتی خنکانمی ئاوم بۆ بێرن. سبحان الله، ئاویان نەکردە قورگە ئاوی سارد، ئاوی سارد لە بەردەمیان بۆیان کرد بەسەریا. سبحان الله، هەرەوی لە تیونە خنکام خنکام خنکام. سبحان الله، ئەهلەکەنی العەطەش، بەڕاستی بە هیلاکی دام تینوێتی. سکی ئاوسا ئەوەندەی ئاو خوارد، سبحان الله، هەر بە تینوێتی مرد. هەر ئاویانەدا پێی هەوی خنکام، ئاوم بنێ خنکام. بەڵێ زڵم دەکەی، بەڵام دڵنیا بە ئەمڕۆ 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵی تر خوای گەورە تۆڵە دەکاتەوە. ئیمامی حوسەینی تینوو کرد ڕەزای خوای لێبێ، دوای چەند ساڵێک لەسەر مەرگە خوای گەورە تۆڵەی دەکردەوە، بە تینوێتی مرد، بە زەلیلی مرد. دوعا بکە و جێی بێڵە قڕ بەسەر ئەو کەسەی ماف و حەقی خەڵکی دەخوات. ئیتر دەسەڵاتدارە یا بێدەسەڵاتە، دەوڵەمەندە یا فەقیرە، نوێژکەرە یا نوێژنەکەرە، خەتەرە، مافی خەڵکی مەخۆ، زڵم لە خەڵکی مەکە، غەش لە خەڵک مەکە، خیانەت لە خەڵکی مەکە.